بە هەزاران کریستیانی ئەرسەدۆکس لە بولگاریا یادی بۆنەیەکی ئاینی دەکەنەوە کە مێژوەکەی بۆ چەند سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. جەژنی دینحۆ بێگوێدانە ڕێنمایەکانی تەندروستی کۆڤید-19. دەبێ ئێمە نەترسین، لە ڤایرۆس ناترسین، لە ئێمە بەهێزتر نییە. چوونە ئاوی ساردەوە نەریتە و لەبەرکردنی کراسێکی سپی نەخشدار لە نێو ئاپۆرای خەڵکدا قەشەش خاچەکانی دەهاوێتە ئاوەکەوە و بەردەوامیش بە ئاوی ڕێحان ئامادەبووان ئاوپڕژێ نەکات. بەپێی ئەفسانەکە هەر کەس خاچەکەی دەستکەوێت لەو باوەڕەدان ئەو کەسە لە ڕۆحی شەڕانگێزی دەپارێزرێ و ساڵەکەش بە تەندروستی بەڕێ دەکات. کۆتاییەکەی ئەم بۆنەیە بە دیلان و ئاهەنگگێڕان و خواردنەوەی ماددە کحولیەکان بەڕێ دەکرێت. فەرمانڕەوای شارەکەش دڵخۆشە بە بەڕێکردنی ئەو بۆنەیە لەم سەردەمی ڤایرۆسەدا. وەک ئەوە بوو کام نەریتە هیچ جیاوازیەکی لە کاتی تر نەبوو، وەک هەموو ساڵێک بە هەمان شێوەی پێشوو جێبەجێ کرا. ئەمە ناتوانرێت ڕابگرێت. کەس توانای ئەوە نییە خەڵک لە کالوفەر ڕابوەستێنێت. بینیت چڕوحێک هەم گەنج هەم پیرەکان نیشانیاندا. من زۆر شانازیان پێوە دەکەم. ئەم جەژنی کریستیانە ئەرتەدۆکسانە لە کاتی جیاوازدا و لە وڵاتی جیاوازدا بەڕێوە دەچێت، بەڵام ئاهەنگ و یادکردنەوەکان بە کۆمەڵە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.